اتحادية تدفع حصة الإقليم. ڕێکەوتن لە دوای ڕێکەوتن. هەولێر و بەغدا لە دوای 2023 زۆر جار ڕێکەوتون، بەڵام سەرەڕای ئەو هەموو ڕێکەوتنە ساڵ لە دوای ساڵ ناکۆکیەکانی نێوانیان قوڵتر بووەتەوە. دوای ڕوخانی حکومەتی بەعسی عێراق نوێنەرانی کورد بۆ ماوەی 53 ڕۆژ لە بەغدا سەرقاڵی دانوستان بوون بۆ نووسینەوەی دەستورێک بۆ ئەو عێراقە نوێیەی کە بڕیار بوو مافی هەموو پێکاتەکانی تیادا پارێزراو بێت، کەچی ئێستا نوێنەرانی کورد چەند مانگە سەرقاڵی دانوستانن بۆ ناردنی موچەی فەرمانبەران یارم، بەڵام ئەو کاتیش ڕێککەوتن و ئەم جارش هەر ڕێککەوتن. چیرۆکی ئەم ڕێکەوتنانەی نێوان هەولێر و بەغدا یەکەم جار بۆ ئەو کۆبوونانەی نێوان ئۆپۆسیۆنی عێراقی دەگەڕێتەوە کە ساڵی 2002 لە سەلاحەددین و لەندەن ئەنجامیاندا. ئەو کات ڕێکەوتن لەسەر عێراقێکی فیدراڵی دیموکراتی و فرەی کە هەموو پێکاتە ئاینی و نەتەوەیەکان بەشدار بن لە دروستکردنی بڕیاری سیاسیدا. کەمتر لە 2 ساڵ دواتر ئەمجارێن لە بەغدا دوای 53 ڕۆژ دانوستان لەسەر ڕەشنووسی دەستوری عێراق ڕێکەوتن. ئەو کاتە چارەنووسی ناوچە کێشە لەسەرەکان گرنگترین خاڵی داواکارەکانی کورد بوو کە لە چوارچەوەی مادەی 140 دەستوردا ڕێککەوتن تا کۆتایی ساڵی 2007 بە ئەنجامدانی ڕیفراندۆم چارەنووسی ئەو ناوچانە یەکلایی بکرێتەوە. دوای پەسەندکردنی دەستوریش هەولێر و بەغدا چەندین جاری دیکەش لە کاتی دانوستانەکانی پێکێنانی حکومەتێک لە دوای یەکەکانی عێراقدا لەسەر جێبەجێکردنی مادەی 140 ڕێکەوتون، بەڵام سەرڕای ئەو هەموو ڕێکەوتنە تا ئێستا جێبەجێ نەکراوە. لە مانگی شوباتی 2007 دانیە چرڤان بارزانی و نووری مالکی لە بەغدا و بە ئامادەبوونی هەرێکە لە باڵۆزەکانی ئەمریکا و تورکیا ڕێکەوتن لەسەر پێکێنانی لیژنەیەکی ئاوبەش بۆ داڕشتنی یاسای نەوتوگاز، بەڵام یاسای نەوتوگازی عێراقی تا ئێستاش پەسەند نەکراوە. ساڵی 2008 یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق پەسەند کرا. نوێنەرانی هەرێمی کوردستان و بەغدا لە بارەی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە چوارچێوەی بڕگەی 23 پرۆژە یاساکەدا لیژنەیەکی 7 کەسی هاوبەش لەسەر جەمپێکاتەکانی کەرکووک پێک بێ و لەسەر چۆنەتی ئەنجامدانی هەڵبژاردن لە کەرکووک ڕاپۆرتێک بۆ هەر سێ سەرۆکایەتیەکی عێراق ئامادە بکەن و هەروە ڕێکەوتن لەسەر ئەوەی لە هەر کام لە پێکاتەکانی کورد و عەرەب و تورکمان باوبەشی لە سەدا 32 پۆستە ئیدارەکانی کەرکووکی پێ بدرێت. بەڵام تا ئێستاشی لەگەڵدا بێت ناڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک ئەنجام درراوە، نە لیژنە 7 کەسێکە پێکات و نە لە سەدا 32 پۆستە ئیدارەکانیش وەک خۆی جێبەجێ کراوە. ساڵی 2009 هەولێر و بەغدا ڕێکەوتن لەسەر پێکێنانی ژووری سەربازی ئاوبەش بۆ ئیدارەکردنی پرسی ئەمنی ناوچە کێشە لەسەرەکان. ڕێکەوتنەکە ساڵی 2011 دوای پێکێنانی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیجلە لە نووری مالکیەوە کێشەی تێکەوت. ساڵی 2010 لە چوارچێوەی ڕێکەوتنامەی هەولێر بۆ پێکێنانی حکوومەتی عێراق لایەنی کوردی 19 خاڵی وەک مەرج بۆ بەشداریکردن لە حکوومەتی عێراق دیاری کردبوو کە نووری مالکی واژووی لەسەر جێبەجێکردنی مەرجەکانی کورد کرد کە گرنگترینی مەرجەکانی کورد بریتی بوو لە جێبەجێکردنی مادەی 140 و ئەوەی نابێت هیچ بڕیارێک لەبارەی ناوچە کێشە لەسەرەکان بێ ڕەزامەندی هەرێمی کوردستان دەربکرێ. بەڵام دواتر زۆربەی مەرجەکانی کورد بە هەمان شێوەی ڕێکەوتنەکانی پێشوو جێبەجێ نەکران. مانگی نیسانی 2013 نووری مالکی و نێچیروان بارزانی جارێکی تر ڕێکەوتن. ڕێکەوتنەکە لەسەر 7 خاڵ بوو، لەوانە پێکێنانی لیژنەیەکی ئاوبەش بۆ داڕشتنەوەی یاسای نەوتوگاز و قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفال و کیمیاباران و ئاوارەکانی هەرێمی کوردستان، چارەسەرکردنی کێشەی هێزەکانی دیجلە و نینەوە. دوایین ڕێکەوتنی هەولێر و بەغدا دوا بە دوای پێکێنانی کابینەی حەیدەر عەبادی لە کانونی یەکەمی 2014 دا بوو کە هەردوو لا ڕێکەوتن لەسەر ئەوەی هەرێمی کوردستان ڕۆژانە 250,000 بەرمیل نەوتی هەرێم و 300,000 بەرمیل نەوتی کەرکووک لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە ناردە بکە و لە بەرامبەریشدا بەغدا پشکی لە 170 بودجێ هەرێم لە پرۆژە یاسای بودجێ عێراقدا جێگیر بکە و 1 تریلیۆن و 200 میلیارد دینار بۆ هێزەکانی پێشمەرگەش خەرج بکات. ئەگەرچی بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنەیان هەنگاوی زۆر نراو، هەردوو لاش پابەندبوونی خۆیان ڕاگەیاندووە، بەڵام زۆر جار لێدوانە دژبەیەکەکانی هەولێر و بەغدا و درەنگکەوتن و بە پچڕ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم وای کردووە هێشتا دانیشتوانی هەرێمی کوردستان دڵنیا نین لەوەی ئەم ڕێکەوتنەش بە هەمان دەردی ڕێکەوتنەکانی پێش خۆی ناچێت.